بیدرانی عزیز لارکوێکن سڵاوێمەتان لێ بێم کاتتان باش جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێت وەک ئاگادارن کە جەژن بۆنێکی تایبەتە بە تایبەت بۆ ئێمە موسڵمانان ئێمەش پێمان خۆش بوو پرۆگرامێکی تایبەتتان بۆ ئامادە بکەین لەگەڵ ئەوەشا دوو میوانی زۆر تایبەتمانەیە ئەوانیش مامۆستا نەوزاد لەگەڵ سەبی حەخانی هاوسەری وەک ئاگادارن تەمەنێکیان بەڕێ کردووە هەم بە یەکەوە هەم لە ناو کاری هونەریە پێمان خۆش بوو پرۆگرامێکی تایبەتیان لەگەڵا بکەین و تایبەتی بکەین بە جەژنی ڕەمەزان سڵاوتان لێبێ بەخێراتن زۆر سپاس جەژنتان پیرۆز بێ زۆر سپاس لە ئێوەش پیرۆز مامۆستاگیان جەژن بێ و سەرکەوتوو بن زۆر سپاس حەخان جەژنی لە تۆ پیرۆز بێ ڕێزیشتان پیرۆز بێ و بەخێر بێن هەموو کاتێکتان جەژن و خۆشی بێش زۆر سپاس مەمنونم سەبی حەخانگیان زۆر سپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ میوانداری ئێمەتان کرد ماندوومان کردن ببوورە دیکۆرمان تێگەیشتمان هێنا یاخوار ماڵتانەر ئاوەدان بێ ئیشەڵڵا ئەمە ئێوە یەکەم کەس نین و آخر کەسش نین لەم خانووان کە دروست بووە وتومان ئەمە هینی ئێمە نییە هەمیشە ماڵتانەر کراوە بووە ئیشەڵڵا ئەم دەرگای هەر کراوە بێت و هەر سەرکەوتوو بن هەر تەمەند درێژ بن ئیشەڵڵا مەمنون زۆر سپاس مەمنونەکەتان بەخێر بن هەر سەر چاو زۆر سپاس مامۆستاگیا هەمیشە بازەوە ئەکرێ پێم خۆشە بەرنامەکە زیاتر تایبەتکەین بە جەژن هەمیشە ئەو کەسانی کە وەکو ئێوەن بەتەمەنن تەمەند درێژ بن ئیشەڵڵا باس دەواکەن کە ئەڵەن جەژنی ئەوسا جیاوازی هەبووە لە جەژنی ئێستا تاموچێژێکی تایبەتی هەبووە پێم خۆشە بزانم جەژنی ئەوسا چۆن بووە و خەڵک زیاتر باسی ئەکا ئەو تاموچێژە چی بووە لە جەژنی ئەوسا هەبووە پرسیارێکی جوانە و حەزی دەکەم نەفتێ بە تەفسیل باسی بکەم باشە کە ئەڵەن جەژنی ئەوسا خۆش بووە بەڵێ جەژنی ئەوسا خۆش بووە چونکە چەند هۆکارێکە بووە هۆکارەکان چییە؟ مناڵ وەیاخ و گەنج وەیاخ و لە ئەوانەی کە لە تازاڵەکەن کە ئەبوو بە جەژن شتێک چاوەڕێیەکردن یان ئەم چاوەڕێ شتێکیە کرد وەکو چاوەڕێیە کرد جوتە پێڵاوی تازەی بۆ بکڕێ پانتۆڵێکی بۆ بکڕێ کراتێکی بۆ بکڕێ ئەمانەیە شێک بولەوانی کە تایبەتمەندیشی بۆ هەبوو تەنانەت ئەتوانم بڵێم خواردنێکی تایبەتیشی ئەبوو لە ڕۆژی جەژنە بۆی ئەوسا کەوتنەوە ئەڵێن وان ئێمە ئەڵێن جەژنی ئەوسا خۆشتر بوو ئەمە یەکێکە لە سەبەبەکان دوو خەڵکەکە ئەوسا زۆر سادە بوو یانی شتی قورس نەکرد ئێستا تەماشاکەی لە ژوورێکە ئەوە لابە ئەوە ناشرینە ئەو زەمانێمە ئەگەر کورسێکی شکاو بووە حەسیرێک بووە پەرچێک بووە بە جۆری ئیمکانیەتی ماڵەکە دڵەکان سادە بوون بە دڵخۆش شتەکان زۆر سادە بووە دوو ئەو ئیحتیرامەی ئەوسا لە بینە کە هەبوو ئەو ڕێزەی لە بینی بڵێ خەڵکا بوو زۆر زۆرتر بۆ لە ئێستا مەتە من کە لە بیرم بێ ئێمە ماڵمان لە سابونکەران نزیکی گەڕەکی قەزازەکان بووین کۆڕانێکی باریکی درێژ هەبوو کوڕانی گەڕک لێ فوتبۆڵێمانە کرد لێ پێشەوەی کە بڵێن یاری زانەکان هەڵبژێرێن یەکێکمان هەڵەبژارەمان گوت بچۆ سەری کۆڕانەکەی ئەوسەر ئەگەر پیاوێکی گەڕک هات خێرای شارەتمان بۆ بکە خۆمان فەقیرە کرد و دانیشتین بۆ یاریەکە بۆ زۆر ڕاست خۆ ئەگەر مامۆستایەکمان ببینە ئەمان زۆر بەجددیێرم من خۆم بەسەرم هاتووە ئەو ڕۆژ ئەو شۆ خۆم لێ ناکەم بانی بڕۆمەوانی بۆ مەکتەبیان نەڕۆمەوە ئەگە بڕۆمەوە مامۆستا چیم پێڵێ چیم لیەکە یعنی ئەمانەش هەبوورەوە ئەنجەبین و سەر پرسیاری ئەوڵی پرسیارەکە کەنی تایبەتی خۆیە بووە جگە لەوەش شتیکە هەبوو کە چاوەڕێک لە ڕۆژانی کا نەبووە مەتەلەن ئەگەر مناڵ وای بیری لەوە کە زۆر چێتە دەرەوانێ سواری چارکۆپەلەقە بێ سواری کورسیە بێ بیری لەوە کە جوانێک کە سوکارەکەیە دەفلێت پێنج فلێت جەژنانێ ئاتێ ینی گرفانی پارەی پێ بێ ئەگەر زۆر باش مەجای هەبووە دەختێت ئاوە دەدوان بۆ ساڵێک وە سواری ئەیتوانی سواری پیکار بێ گەن عارەبانەیەک بێ گەڕانێک جەولەیە بکە بە ناو شارە و دەرەوەی شاریش ئەمانە هەمووی تایبەتمەندی بووە کە بۆ
ئەو کەسانی کە جەژنیان لاخۆش بووە بەڵام ئێستا هەموو ڕۆژێتوان بڵێم جەژنە هەموو ڕۆژێ خواردنی خۆشەیە هەموو کاتێک جلوبەرگی جوانەیە هەموو کاتێک مەگەر کەم لە سا یەک دوو نەتوانێت بەڵام ئەوستا لە سا یەک دوو ئەیتوانی بەس مامۆستا بەس ئێستا دڵخۆش نییە بەداخەوە هەمووی وا ئەڵێ ئەنی هەموو شتەکان لە بەردەستایە بەڵام دڵی پێی خۆش نییە هەی دڵ پێ خۆشەکە چیانی خەڵک خەموخەفەتی زۆرە بێت خەموخەفەتەکەی لە چیە زۆر شت بیری لێکاتەوە شتەکان کەڵەکە بووە سادە دوو ئەگەر نان و چایەکی هەبواە خۆی بە پاشان ناگوارڕێەوە کومبارێکی دڕاوی هەبواە لە بەلای مهم نەبوو زۆر ڕاستە ماڵاکەی بەڵام ئێستا خەڵکەکە خۆی ژیانەکە قرزەکە زۆر ڕاستە زۆر ڕاستە ئەنجە ئەمانە بێتەوە تایبەتمەندیەکانی جەژن بوون لەسەر خۆشتر بوو زۆر ڕاستە سەبی حەخان با بێ مەلای تۆ بەدەست و پەنجە تا دیارە کە چێشت و نانە زۆر خۆشە و هەمیشە لە سناپی دەوانەوە ئەیبینم سفرە درازاندوێتەوە خواردنی خۆشیان بۆ لێ ئەنەی تەمەند درێژبی ئیشەڵا بزانم لە جەژنان مناڵەکان کۆکەنەوە چۆن جەژن بەڕێەکان بەیانی جەژن چیان بۆ لێ ئەنێ چی لێناوە وەڵڵاهی خۆشترین کاتە کە جەژنیەت هەموو خێزانەکەی ساریەکە لە ماڵی خۆیانن تەمەند درێژ بن ئیشەڵڵا بێوەی بن لەگەڵیەوە سفرە داخەین و خۆیان و ماڵ و مناڵیان جەژن بە یەکەوەکەین تەبعان ئەوە شتێکی معلوم لەم شارە کە بەناوبانگە و چێشتی شلەی قەورمەیان پێوە جاران شلەی قەیسی و کشمش گۆشت تایبەت خۆشترین گۆشتی ناوشلە شلەی قەیسی زۆر ڕاستەوە اینجا پاسۆلیای وشە یان مەوسمی بامەیە یان مەحشیە ئەم شتانە لەگەڵیا هەر ئەبێ دووش لەبێ ئەگەر نەتوانی هەر ئەبێ دووش لەبێ یا قەلە یا قازەیە کەڵە شێرە بەنسبەت گۆشتەکانیشەوە قەل و مریشک و کەڵە شێر و ئەم شتانە بەگوێرەی ئیمکانیت هەموو کاتێ ئینسان لە عینی کردووە بەڵام لە جەژنا هەر تایبەتە یعنی ئەگەر تایبەتە ئەوە خۆشیەکەی لەوایە کە هەمووی بەیەکەوەیە زۆر ڕاستە و بەیانیانی ژیاوازیەکەی ئەوەی بەیانیان من بە جەژنی نازانم بەیانی نانی بەیانی چێشتەی نانی حازر نەکردو سفرەی نەڕازانێتەوە معنای جەژن نیە وەکو ڕۆژانی ئاساییە بەتەئکید جیاوازیەکی نییە خۆی ئەو نان و چێشتە ئەو نان و قەیسیە هەر دوو کەوچکیش بخۆی هەر خۆشە زۆر زۆر بەتەئکید ئەوە معلوم بەڵام ئیتر تایبەتی کەشی وەکو جلوبەرێک ئەوستا کە تامی نییە لەزەتی نییە خەڵکە کە پێی یعنی ئەڵێ ئەو خۆشیتیانە سەبەبەکەی ئەگەڕێتەوە بۆ زۆری و بۆری ئەوەنە لەبەر دەستیاتی تامەزروی نییە حەسرەت نییە بۆی ئەو جەژ ناو جەژن یعنی ڕەفیقم هەبووە و توێتی بەخوا ئەمشە خۆ نوێ ناکەوێت جلەکانی قەو کردووە یان دوو لە ڕێەوە پێڵاوەکانی داناوە لە ژوور سەریەوە بەانی زوور خوایە گیان جەژن بێ لە بەریکە زۆر ئەوم بیستۆ و چیرۆکەم بیستۆکە مناڵ جل و دوو لە ڕێەوە پێڵاوی داناوە لە پاسەریا تا ڕۆژ بۆتەوە بۆی لە بەریکە ئەوە هیچ چییە لەبەر ئەوەی ئەو کەسانە ئەو کاتانە خەڵکەکە هەمووی ئێستا هەمووی ئەڵێ ئەوێ بەیەکەوە بە دەوڵەمەند بێ کاکە هەموو شەرخ و زەمەنیە قەناعەت نەماوە بەداخەوە ئەڵێ نەوسا ئەو جلانی کە بۆ جەژنی ڕەمەزانیش کراوە ئەو سێ ڕۆژە لەبەری کردووە شۆرا و هەڵگیراوە بۆ جەژنی قوربانیش بەتەئکید من یەکێک بووم لەوانە خۆم فێری خەیاتی کرد دایکم دای نابوو ترێزەی نابوو مەسیحی بوو لە چارباغ بوو ماڵمان خوا ئەفریقا لەگەڵ مەلاکە خەیات بوو دایکم بیری کەوتەوەی ڕۆ من نەتا ئێستا ئەو قماشانە لە فڕێیا و بۆ خوایە بۆ شتانتەڵاوکەن باشە دایکمە چوو بوو بازار کچێکی خاڵی دایکم یادی بەخێر بێ هاتووە لە بەغا ماڵیان نەبغا بوون ماڵی خاڵی سەردانیان کرد کراسێکی ساکیان پێوت قماشێکی پۆپلینی شینی جوانی لەبەراو باڵای خۆی جوان بوو هەر لە خۆمەوە تەرکیزم کردە سەری چۆنە چۆنیە کە دایکم چووە بەغا ئاڵم بەغا عەفو بوو بۆ بازار هەستان قماشەکەی خۆمم دەرهێنا هەستان بڕیم و دەستم کرد بە وردە وردە کە دایکم هات ئەم شاتەوە ئەڵا کە باسی کردوتی نم بردەوە ترسم فریان نەکەون من هەستم
وتم دایکە وەڵا شتێکم کردو لە تەماشاگە تۆ دەیڕۆ چییە؟ وتم من جلەکانی وەکو کچەکەی خاڵت ئەو شتای دووریوە و خەریکی بەدەستەوە ئەدەی ئایا ڕۆڵ خۆفریان ناکەمەی کە بۆکەم ئیتر ئەتەسم سەقەتوتم تۆ حەقن نەبێ سەیریکە چۆنم کردو بزانێتەوە وەڵی تر دەستجوعی کردم و دای نام ئەوانەی کەشی پێدروی ئەنداوانی هات ئامۆزاکان و من کچی گەورە بووم باوکم و دایکم چونکە لە عایلەکە خۆیان گەورە بوون ئێمەش ئیتر لە ئێمە گەورەتر نەبوو من کچی گەورە بووم لە ماڵەکە کەس و کار هەموو شتێ لە ژێر دەستی خۆتا بووە ئەوانە لە دەور ئیشەکانی جەژن با بۆ منی بکە ئیشەکان ماڵ پاکردنەوە تا هەموو من بەستلەکان بەخۆ فیکرەش بووە سەبی هەخانەوە بیرە کۆستە من بۆ خۆم کردو پاڵتۆم بۆ خۆم دووریوە ڕاست دەکەیت یادی بەخێر بێسەر گوزیدە قەفتان بانی کردم لە عەدادێ لە چواری عەدادێ بووم ئاخر ئیمتیحانی اقتصادی منزلیان پێوت بانی پێکە نیو هاتووتی چۆنی ئاوای کرد و زۆرە مویانمە شەرمەما کرد من چونکە تەشکیلی بووم ناسرا بووم دایمە لە مارستان بووم کلیلیانە ئەم بردەوە خۆشیان نەویستم بەڵام لەگەڵەوەشە ترس و ڕێزەکە وای لێکردم کە بترسم وتی کە تەواوی وەرە خوارەوە بڕواکەی لە اقتصادەکە ئیکمال بوو دام خەست و دوای ئەو هاتمە خوارەوە وەڵا ئیتر کە چوومە ئیدارە وتی وەرە دانشە ئەمەویە نیازم هەیە زەیم وحەد بووە ساڵی داهاتوو هەموو وەکو یەک بێ یەک بەند هینیامێ کاغەزیامێ لەگەڵ بەندێکیش کار بوون وتی ئەمانە بەرە لەگەڵ خۆ دووسێ تەسمیمم بۆ بکە ئەمووی کە بە دیوار و بە دەرگا و دار و بەردە ساڵی ئایندە ڕیبات و هێلەگ و تەنورە ڕیباتەکە سوور بێ قماشوی کەش ئیتر ڕەش بێ ڕەش و سپی ئەیتر لەو حاڵەتانە بۆم دروست کرد و هەموو عەدادی سلێمانی بەو تەسمیمەی من تەنور و ماشەڵڵا ئێستاش هەر کەشخەی سەبی حەخان هەر بە جوانی ماویتەتەوە تەمەن درێژ بی ئیشەڵڵا هەر بۆ ئەوە خۆی بەردەوام خزمەتی خۆی کە بەتەکید بەردەوام حتا تعزێشم بۆ حەزم نەکردۆ شفردە و ئینسان بە هەندام بێ بەتەکید وایە خۆی ڕێک بخات زۆر ڕاستە مامۆستا باسی جەژنانەت کرد بزانم تا ئێستا ئەو نەریتە جوانە هەلە لای ئێوە ماوە بە حکمی ئێوە نەنک و باپیرن چەندنەوەیەکتان هەیە خوالێتان نەسەنێ بزانم ئەو نەریتە جوانە لای ئێوە ماوە جەژنانە بەڵێ وەکو سەریحەوتی کە نانی جەژن هەمویان لای ئێمەی خۆن بە مناڵ بە گەورە و بە بچووکەوانن دوای ئاخشت نوەرەی مناڵەکانیان هەموو دەورمان جەژنە پیرۆزاکەن دەستان ماچەکەن و ئیتر ناوەسێ بەخوا منیژیان نەمێ لە جەژنانە بەڵام لە هەمووی منم ئەو هەمووشیان لە بە داوای ئەگەر دنیاگەر مۆتیان هەر ئەوێ ئەو سێشتیانەوێت دوو جەژنانە و مۆتە بەڵێ بچاش بەبێ جەژنانە مناڵەکانمان ناڵی مناڵەکانمان نابێ جەژنانە وەرنەگرن شتێکی زۆر جوانە خۆ باسەکەن کە گەورە بوون و خێزاندارن وتومە دەستم بە خێرە ئەبێ وەریگرن ئینکاری نەکردووە زۆرە ناقەینا سەڵام جەژنەش ئیتر ئێمەش هاتوین و ئیتر ئێمە جەژنانەمانەوێت ئێمە جەژنانەمانەوێت تو ئێمەش وەکو دەمەند درێژ بن ئینشەڵا هیچ فەرقی نێنە وەڵایەوە بەڕێزن ئێوە گەورەی ئێمە مامۆستاگیان سەوی حەخانگیان پێم خۆشە بزانم لەوانەیە لە چەند شوێنێکی تر باستان کردبێ پێم خۆشە بزانم چۆن بوو بڕیارتان نا ئێوە هاوسەرگیری بکەن لەکوێ یەکتان بینی لە ڕێکاری هونەریەوە بوو چۆن یەکترتان ناسی وەڵا بەنسبەت منەوە لەگەڵ دە قوتابی معرەزمان کردەوە ساڵی چەند بوو ئەمە سابی حەخان 75 مانگی 78 بوو عوتڵەکان ئیتر تەمەند درێژ بێ مامۆستا ئیسماعیل خەیات ئەو پێشەنگایی بوو هەموومان کردەوە و بەشداریم کردلەوە طبعاً تەنها سەرنج عەزیز هەبوو کچی خاتوو سەبریە ئەوەی کە شاعیرەیە ئەو لەگەڵ خوشکێکم بەڕەحمەوە
کوڕ بوو سێ ئەفرەت و حەو کوڕ معرەز و پێشەنگامان کردەوە ئەوە ڕۆژ معرەزەکە محافظ کردیەوە ئیتر میوانە و شتیوە زۆر هاتووانە تۆ بە ئیشی تەشکیلی بەشداریت کرد بەڵێ کە افتتاحیان کردەوە لەوحەیەکم کردبوو زۆر جوان بوو تعبیرەکەشی جوان بوو محافظ حەزی لە کرد 10 دینارم لەسەردانا بوو لە دیناری ئەوسا زۆر زۆر بوو زۆر خەفەتم خوارد خۆزگە بە من زانیایە وتم زیاترم دانابووی هەر نەیکڕە بە تەسەوری من ناڵبووم گەنج بووم نازانە و سوڵتەیە ئەتوانێت 100 دیناری جوایە هەرەی کڕی بەدەبووە وەڵا ئیتر خەفەتم بۆ خوادەوانە پاس 3 ڕۆژ نەوزاد مەسجید هاوسەرم هابوو ئەوێ کامێرایەک بە کامێراکەوە هاتوو ڕۆسمگرێ وتم بە ڕێزیان زەحمەت نەبێ حەزەکەم لای ئەم لەوحەیەم بە تایبەتی ڕسمێکم بگری بە قاتعەکەش ئەوەی کە خۆم ڕسمم کردومانە ئەوە ڕسمێکی کەشم بگریەوە نووسێ ڕسمی گرتم وانە دوای لێم پرسی بێ زەحمەت ستۆدیۆکەتانێکێ وتی من ستۆدیۆم نییە وتم ئەیچی وتی من مامۆستام لەکوێیت وتی لە وەسایلی تەعلیمی باشە ئەی چۆن وەریگرمەوە وتی لە کۆمەڵی هونەری وێژەی کوردیشم ئەتوانی لەوێ ئەندام بۆ مامۆستا وتی لەوێشم ئەتوانیان بۆ کۆمەڵیان بۆ وەسایل بێنیتەوە خوای من چیم کرد بێ ئەوەی بێ خۆم تەسلیمی ئەم پیاوە لەو سەردەمە قورس بوو وەڵاتر وتم لەکوێیە وتی خەڵکی ئەمە شارێ وتم بۆنە وتی هەیە کۆمەڵ نەزان لەبەر سەرایە ئەرەکوێتر زۆر شارەزا نەبووم وتم هەر توانی بەی دۆزمەوە دەیک سەرە نێشێنم کورتی کەمەوە هێنامی و بردمی و یەکی ڕسمێکیان یامی وتیەوەی کان لە فلیمەکە تەواو بووە هەتا فلیم تەواو نەبێ ئەوانی کەشنا تمە دەیهێنێ ئەمە ئەوێت ڕسمەکە وەڵی تر قسمەتەکەوا بوو وەڵاوتم باوکە بای چەنە وتی هیچ ناکە سەبەب ناوتم باوکە شتێکی وام کردووە من باوکم ڕەفیقم بوو زۆر هاندەرم بوو بۆ ئەو شتانش ینی بۆ معرەز و بۆ تەشکیلیە ڕۆحی شادی ئینشەڵڵا هینا جا ئیشێکی کردبوو لە شارەبان یەک فەردە هەناری هێنەمەوە ئەلاگەی هێنا و پڕی کرد لە ئەو حەلا ئەلاگە نەبوو زەرفی کاغەز بوو ئێوەتی پڕی کردوتی ئەمەی بۆ بەرە پاداشتەوەی بۆی کردووە ئەوەی بۆی کردوی تو ماتەم پارە وەرناگرێ سپاسی بکەوە ئەوەی بەرێ یعنی ئەوە زۆرە ئەو ئازادیە وایەنە ئەیتر بەو شێوەیە یەکتریمان ناسی و هێنامی و بردی و ئەتاک و پێکاتی و تاو زۆر باشە مامۆستا چۆن بۆ بڕیارەت یام سەبیحە خانە و سەردەمە گەنج بوو و جوان بۆ ماشەڵڵا بیر لە کۆمەڵە جوابەکەمەوە نازانم کامیان ئەو بژێرم ڕاستیەکە بڵێ ها مامۆستا بەهۆی ئەو کە هاوسەریم لەگەڵ ئەما کرد خوێندنم تەواو نەکرد چونکە من لە کاتێکە ئەم مەوزوع ڕوویە بە تەمای ئەوە بم قبوڵم بۆ هاتبوو لە ئەمریکا بچم خوێندن تەواوکەم بەڵام کە ئەمە دروست بوو وەکۆرەن دەستێکم سەبیحە خانە زار ئەمریکایان ئەمریکا ئەخیران ڕۆیشتیش ئەوە تا مامۆستا ئەویش ببێتە داوانامە بۆ هەردوو کشمان هاتبوو خۆی هەمیشە ئەو شتانەی کە مەسەن زۆر کەسێ مەسەن ئەڵێن نەمتوانی خوێندن تەواوکەم بە بۆنەی مەسەلەن ئەوەی کە هاوسەرگیریەکەم هەمیشە ئەوە بێ بە کێشە بۆ ئافرەتەکان زیاتر ئەوە کێشەیە مەسەلەن بەهۆی مەسئولیاتی ماڵەوە بەهۆی مەسئولیاتی مناڵەوە کەمێک کێشەکە کەمترە بۆ پیاوان بەڵام بەداخەوە مامۆستا پشکی شێری بەرکەوتە لە مۆزوعە بەد من حەزێکی خۆم بوو حەزێکیان بۆ خۆم بوو و هەوریان بووە بووم لە ئەمریکا لە دوو جامعە قبوڵم بۆ هاتبووانێ لە شیکاگۆ لە نیویۆرکیش بەڵام کەوت لەمە لە معاملاتە بوومەکە تەمە معاملاتی ئەوسا قورس بوو حکوومەتی عێراق و باش و ئەمانە بوو ئاخر هەموو شتەکانم تاکوتیانە بێبی بێ بۆ ئەمنی عامە بردم بۆ ئەمن لە ئەمن وتی بەکسەر وتی تۆ عەمیلی یعنی جاسووسی وتم ناوانەیە گەورم بەڵگو من هاونیشتمانیەکی دڵسۆزیە وڵاتم وتی نە هەر عەمیلی وتم وتی ئەگەر عەمیل نەبی چۆن قبوڵە بە شەخصی بۆیەت
بەدەستی بە شخصی وتم برادری خۆمەوتی نە خۆی بێ قوبول بێ بۆ دایرەیە کە پێڵن دایرەی بەعەسات لەوێ ئێمە خۆماندا بەشێکین بە هەر حاڵوتی بڕۆ بانی وەرەوە بانی نەچوومەوە نەموێرە وای لەو سەردەمەیە بە حکمەوەی کە مامۆستاش ئیشی هونەری کردووە بەتەکید ئەو ئیشانی کە لەو سەردەمە شاکراوە هەمیشە نیشتیمان پەروەری بووە لەوانێ ئەو شتانش هەمووی بۆی هەبوو بێ وایە بەتەکید وایە با لەو مۆزوعە ناخۆشت کەمە بڕۆی نەدەرە بزانم چەند ئیشتان کردو بەیەکەوە مامۆستا سەبیحە چەند ئیشتان کردو بەیەکەوە زۆربەی ئیشەکان هەستەکەم بەیەکەوە بوون وەڵاهی ئیتر بە گوێرەی توانە ئیشەکانمان دراما بووە و من بێژگە لە دراما طبعاً کە هاتوومەتە ناو دراما لەوەی کەوا من شێوەکار بووم پێویستی بە ئافرەت بوو نەوزات ئەو زەمانە زۆر بەدەگمەن ئافرەت هەر ئەوانەیە کە لەو بوارانە ئیشیان کرۆ بە پەنجەی دەست ژمێراون زۆر قورس بووە خوشکە گەزیزە مناڵ بووە کە من گەورە بووم مناڵ بۆ بەشداری کردووە بەس من تەنها ئافرەت و پێشەنگی هەمومان و شاژنی هەمومان بەدی عادار تاشا مامۆستاشم بووە زۆر سپاس یەکەم لێرە ڕێز سەڵاوم بۆی هەیە و تەمەند درێژ بێ ئینشەڵڵا کە ئێمەی وا گۆش کرد و هیچ ڕێگری لێ نەکردم کە من ئەو واری مەسرح بوو ئەوەی حەزی لە مەسرح بوو پرۆڤەی پێکرد و هاانەیە بەنسبەت منەوە وتی کە تۆ شێوەکاری کلیلی مەرسەمی ئەمێ شوێنی ئیشکردن ئەچوم ئەو دەرسا من ئیشمە کرد لەوێ بە مۆسەمەدیعای یەکەم ئافرەت بوو کە هاتۆتە سەر شانۆ و ئیشوی دراما مێژوێکی پەرشانازیە مامۆسانێرگزی زۆر زۆر سپاس و ڕێز و سڵاوم بۆیە کە ئەویش دەستی منی گرتووە هەم لە کاتیزانی خەیاتی و شتەکەم فێری وردەی کردم و تەشکیلەکان بۆ ئەلوانوانە دەستی گرتم ئەوژ کە لە متەوەستای ئەو حەدە سلێمانییان پێ ناویان نا کوردستان کە دوای هەنزەی ئازاد ناوی نا کوردستان مامۆستا نێرگز هەندەرم بوو باوکم هەندەرم بوو لەمانە ئەم ئیشانەمان کرد هاتمە سەر هاوسەرگیری نەوزاد لەگەڵ ئەحمەد دەنگەورە بە سەوتی لە ئیزاحەی بەغا بە تەسجیلات تەمثیلی ئیزاحی لەگەڵ ئەحمەد دەنگەورە بە ڕەحمەوە بێ تەسجیلاتمان کرد و چەند مسەلسەلێکیش لەوێ ئیشم هەیە لە ڕادیۆی بەغا ئەنجا لە دوای ئەوە بۆ ڕەمەزانان کورتە چیرۆکیاتیانە کرد و کەم ئەمانە تام و چێژێکی تایبەتی هەبوو لەو سەردەمە بە کورتەکەیەکی وەڵە کە ئەم هات ئەو بوارەوانێ زۆربەی ئیشەکانی ئەوڵمان لەگەڵ منابوو چونکە یەکەم پێویستی بەوە بوو کە لەگەڵما بێت دووەم بۆ وەکو هاوسەر دوو بۆ یارمەتیانی ئیشەکە مامۆستا چۆن بوو ئەو بڕیارە لای تۆ گەڵاڵە بوو مەسەلەن هاوسەرەکەی خۆت دەستی هاوسەرەکەی خۆت بگری لە کارە هونەریەکانت بەشدار بێ ئەمە نەبووە پردێک نەبووە ینی شتێک بووی خەڵکانی تریش چاو لە تۆ بکە بڵێ ئەو هاوسەرەکەی لەگەڵ خۆیان کارەکە بوو من نێڵم کچەکەی من کار بکە بوو من نێڵم خێزانەکەی من کار بکە من ئەوەی کە کردم هەر بۆ ئەوە بووە شێکی زۆر باشت کرد ئێمە ئەکتەری ئافرەتمان نەبوو تاکۆتەرا من نەم ئەتوانی بچم بەلای برادەرێکی کەسێک خزمێک کە بڵێم با کچەکە یان خێزانەکە بەشدار بێ لەو ئیشا لەگەڵما چونکە ئەمزانی جوابەکەی چییە بێرە بۆ ژنەکەی خۆ نابێ من ئەو کاتە پێشوی ئەو قسە بڵێ من سەبیحەکە بوو بە هاوسەرم لەگەڵ خۆما هەموو ئیشەکان لەگەڵ خۆمان برد و بەهۆی ئەمەوانێ خەڵکی کە هاتن ینی هێشتا کوتو بڵین بیستە بەشداری بکە حەزی لێ بکە بوو حەزەکەم ئیشە بکەم لای کەس و کارێت تەبان لە تەمثیلەکە ئەو لای پڵانە مامۆستا کچەکەی و ژنەکەی و ئەوانەشی لەگەڵا بەژارمش حەزەکەم بەژاری بکەم هاتنێ ئەو کاتە ئاسانترە بوو لەوەی کە بوو تاچم ئیشێکی شانۆگەریان تەمثیلێکەکەم بۆیە من ئەو هەنگاومنا کە وتمان با لە خۆمانەوە دەست پێ بکەین پێشەوەی تەکلیف لە خەڵک بکەین لە خۆمانی بکەین زۆر ڕاستە بۆ جێما بۆ خۆمان لە دوای خۆمان دەوەنمان پەروەردە کرد سینەماکار و ماکێر و
دراما هەموو شتێ خراجەکات و زۆر ڕاستە جێ دەستی دیارە ئێمەشتوانامان نەما یان فۆتمان کرد ئەوە جێخوانەکەیمان هەیە تەمەەن درێژ بن بەس دەوەن ئەم ڕێگەی ئێوەی گرتووە با من ئەو جوابە بەم و حەزەکەم من جوابی فەرمووەمسەگەن طبعا مناڵەکان چون یەکەم من دەریا کە کوڕە گەورەکەمە ئەویش بەرزاری کرد لە چەند ئیشێکە بەڵام دیاریدەترینیان بەر لە جێ خۆستەنگێنە کە دەوری دارەوانیە بینی ئەو کاتە مناڵ بوو 6 ساڵ بوو و لە زنجیرە تەمسیلەکانی حسین مسریش کوڕی نادری مهندسیە بینی ینی حەزی لە ئیشەکانە کرد چۆن بوو بەردەوام نەبوو کاندەریا سبب مامۆسا بۆ حەزی نەکردو خۆ لەبەرەوەی کە باوکی زیاد لە 20 ساڵ بەو زەمانە تەبان قسەیەکەم زیاد لە 20 ساڵی ئەوسا لە ئیشا بووم سێرمەکە ساحیبی هیچ نیم ئەم کەلیمەیان پێوتم کوڕم باەک شتێ پێ بدەم حەز لە هونەر بکە بە گوێرەی توانە بیکە بەڵام وەکو ئەوەی کە بچیتە ناوی من حەز ناکەم بەداخەوە لێرە هونەر نەبوو بە پیشەیەکە هونەرمەند خۆی سەبابەکە وتم هونەر ئەبێ بەخێویکەی قەت بەخێوە ناکە بەتەکید لێرە وایە بەداخەوە لە کوردستان ئەوە هەیەکە من ئەم قسەی کە کردم ئەبێ بەخێویکە بالفعل جیلی ئێمە هونەرمان بەخێو کرد بەتەکید ئێوە خستانە سەر سکە بەڕاستی یعنی ئەم جیلەی ئێوە هونەرتان خستە سەر سکە بۆ ئەم جیلەی ئێستاکە یعنی هونەر بەڕێوە ئەبەن من لە بیرێمی هەموو ئیشێکی دەرهێنان کە کردی بێتم نیوەی مەسرەفەکە لە گیرفانی خۆم کردووە زۆر ڕاستە یعنی مەسەن گڵۆپێکمان ویستووە وارێکمان ویستووە جلوبەرگێکمان ویستووە بۆیەمان ویستووە دار و تەختەمان ویستووە زۆربەی خۆم کڕیمە بەبێ ئەوەی بە کۆمەڵ بڵێم مامۆستا تا ئێستا چەند ئیشت کردووە کاری دەرهێنانی بۆ بکەی وەکو دەرهێنەر چەند ئیشت کردووە مەڵا من ئەوەڵی کاری هونەرین لە دەرهێنان و دەچم پێکرد باشە زیاد لە 7 بۆ 8 ئیشی گەورە تەبەن نەک بچوو بۆ ئەوی بۆ بینەرانی ڕوون بێتوانێ و بیریان بکێتەوە یەکەم ئیششم لە دەرهێنانە این بوو شانۆگەری شێج بوو کە دوایی کرا بۆ تەلەڤیزۆنیشمان بەر ئەی تاوانی لە ئاسمان ئەوە زۆری بێتێ لەوە تاوانی لە ئاسمان زۆر بەزەوە کەوکن زیاتر وەکو ئیشی شانۆیت کاری دەرهێنان بۆ شانۆی کردو مامۆستا ئەو سات زۆرتر ئیشەکانم بۆ شانۆ کرد لە دوایەوە کە بۆ شارەکانی تریشمان ئەبرد مەسەن بۆ هەولێر بۆ هەڵەبجە حتا بۆ چوارتە بردوومانە دوایی ئەگەر مەجالێک بەرد لە ئەمان برجی بۆ تەلەڤیزۆن لە تەلەڤیزۆن تۆمارەکە تەمەن ئەو کات لە بەغا دوایی کەرکووکیش کرایوانێ شەکە ئازانتر بوو بۆ ئەوێ بەڵام هەر زەحمەت بوو بەڕاستی زەحمەتێکی چی بوو هەتا ئیجازەی نەستێکمان وەرەگرت چیرۆکێکمان وەرەگرت وەختێکی زۆریە بۆ ئەنواعی تەحویرات و با بڵێن محەممەد درۆشمان کردای بۆ ئەوەی نەستەکە وەربگیرە و موافقەتی لەگەڵا بکەن مەسەن بۆ نمونای من ئەوەی کە لە ژیانی مناوەکو نەکسەیەک دایەنێم گەورەترین ئیشم دەستدایە کە مەموزین بوو مەموزینی ناسر حەسەن نا ناسر حەسەن ئەو مەموزینی ئالان بووم هەر مەموزینی خۆی بوو شێرکۆ بەکەس زۆر شتیا کرد لەسەر شانۆ بۆ ماوەی مانگێک عەرزمان کرد باشە ویستمان بیبین بۆ بەغا بۆ لە بەغا خۆشیان پیان وتین وتیانە بۆ مەموزین ناکەن و هەر قسەکەی ئەوان بوو مەموزینمان کرد کەچی دوایی نەفسەکەم بۆ ناردن نەفسەکەی نەکرد بە کوردی ئەبێ بیشیکەی بە عەرەبی بەتەکید وا بۆ لەو سەردەما ناردم جوابەکەی هاتۆ بە ڕەفز
بە 4 نقطەی زل ناخۆش کە هەمووی غەڵەت بوو بەدەوە بوو نەیانێزی شەکە بکە یەکێکیان بە هەر بە عەرەبی بێرم إنها تمجد الأمراء وتبرر مظالمهم يعني بشان بالي أميرة كان هالعات أو كان خلافة كان ظلم كان كيكا أنشارجو ده والله وانا أبو كشتك ما بس يعني نبوا لو سرد ما اشتك كان بو استاجي لي موانع يعني أقل شيء فكر يعني لا تخيل تنانج أو أقل لو ما مزينا كبوخ أميرا كان خانو كان إخوان السلطان بو أوي لو شي شانو قريا بو أوي ممرض قلبي يعني نسمع خليق اللي بتقل شباب كيشان يا ماما ساكن زور وش زور أوي بات يا كم يشيل صار الله موت وثمانية وثلاثة شمالي عبرش بلا دوري مامي بيني وشاداني هاوتري دوري زيني بيني وهر أوج بو كل كرنوانه يعني أو خيرك بو وين أخوشتر أو نوزاد أبزام نبيشو نصك ودقك هوي تاريخ هندسكاري ناكري بكر شخصيتي كتابو بكر مرقوة يعني لو كاتشاح أحمد حسن بكر رئيس العراق بو وتيان أما أو ناو بقورن أجر أو ناو نقورن إما نعلن أو يشكل شون أو اشتكي هنا ناشرين شخصيتك ناشرين تمثيلي يعني هي عراق أو رئيس عراق يعني وكو جنبوان اشتكانا الإخوان أنا ما سان كمان شخصيتي بكر مرقور ما نهلا مموزينا بلا أواني نقول ما دام شخصيته بكرينا وإيماج رئيسة كمان كبكرة لا أبي أو نواب قارن شبهان جوانا بيكتري بلا أنجا من وتم أمنا صمن نمنسيو إنه سركي موجود نية لا أدبي إيشا لا أدبي أم شانو قريانا كإيمان درهناني بوكين أبي وكو أمانات أو نصب جيني زور استوايا بەڵام من ناتوانم لەسەرەوە زیاتر ڕەبس کرا بەڵام ئەشب ئەمتوانی بیکەم بە کۆک مەسەلەن ناویی شتی نزیک لە بەکرەکەی و بۆی بکەم چونکە دوای لە مانتەقەی بادینانەوانە بیستم کە بە کۆکیشی پێڵێن بەکری پێڵێن ناویی کەشان پێوت بەد من هەر نەمگۆڕی و بۆ خۆی ئەوەی کە ئەو ئیشە قورسە ئەو ئیشە گەورەیە ئیتر قسمەتەکەنە بۆ مامۆستا لە چەندین ئیشی تراتۆ جەبەنجە و دیار بۆ و دەستە خۆش بە حەزەکەم سەوی حەخانە و پرسیارە لە تۆ بکەم ماوەی چەند ساڵە ئێوە هاوسەرگیریتان کردووە؟ لا یانزەی 1975 هاتنە دواخوازیم و پیاوان شەکرایان خواردە یانزەی 75 من نیشانە کرام 25 دوانزەی 75 من مارەیی ڕسمی لە محکەمە کرام بڵێ بۆچی داوەتی کرابووین لە نادی مامۆستایان نادی مامۆستایان حەفلەی ئاهەنگی سەری ساڵی تێوە وتی بیتاقەمان بۆ تۆ سەبی حەخۆ حازر کە سەری ساڵێکی بێ وتم تاکەی وتی وەڵام چوزام لەوانێ تا بەیانی وتم من بێم تا بەیانی لەگەڵ تۆ هەروە ئاسایی وتی بۆ ئەیوتمانە نەکرام چۆن نەبێ بەپەلەکەوتەمانەکردن ئەم سەرسەر بۆی کە بە چەند بیتاقەی بە 1 دینار هەر زۆر یعنی هەر زانیت بێت تا بەیانی تا 5 ئاهەنگ بووە هەڵپەرکی و خواردن و مسابقات و ئەو شتانە یعنی شتێکی خۆش بوو بۆ ئەو سەردەمە شتێکی تازە و خۆش بوو بۆ ئەو پرسیارم کرد ئەنی لەو سەردەما تا ئێستا لانەی 35 ساڵێک زیاتر بێ یاخوات تەمە درێژ ئینشاڵڵا ئەمە ئەو بڵێم مەسەلەن ئێوە دوو هاوسەرن لەو سەردەمەوە تا ئێستا بەخۆشی و ناخۆشی بەیەکەوە بوون ماونەتەوە مناڵێکی جوانتان پەروەردە کردووە حەزەکەم یعنی بزانم بڵێم ئامۆژگاری چیە بۆ ئەم گەنجانی ئێستا کە هاوسەرگیری مەسەلەن
بۆ بە ڕۆژ و دوو ڕۆژ لەگەڵ ڕێزم ینی هاوسەرگیری و ئەزانن هەر ئەوەیە کە عەزیز سپێکە لە بەرکەیت و تەواو ئەنی بزانم تۆ ماشەڵڵا تەمەنێکتان بەڕێ کردوخوا بۆ یەکتان بێڵە ئیشەڵا بزانم ئامۆژگاریت چیە بۆ ئەم گەنجانە ئێستا بۆ هەموو کچ و کوڕێک زیاتر کچان بەڵێ ئەو کچانە ئەگەر ئەیانەوێ ژیان دروستکەن و هەتایە بۆ یەک کەڕەت بژین ئەبێ بیر لەوە نەکەنەوە سارەی بەرز و قەسری نازانم چەند نهۆمی و یان ئاڵتون ئەوە نەو ئەمانە مەعدەنی ئینسانەکە خۆی ئەو کوڕی کە هەڵیە بژێری ئەو شخصی کە ئەچیتە ناو ژیانیەوە ئینجا قەینا ئێستا 1 کیلۆ ئاڵتون و ئەوانە ڕۆژێ دەکەوێ بەڵام تۆ ئەوەی کە بۆی کردو بیەرەوە بە هەڵچی ئەڵێن هاو بەشی ژیان ئەوە دانەیەوەی خۆمە نایەمێ نەما ئەو نەما ئەوەی هەبوو خواردی ڕۆژیان لە ئیشەکە داینا با تا ژیانت هەیە هەر بە هەموو جۆرێک خۆشی و ناخۆشی ئەبێ بە یەکەوە بێ فەرقی تۆ مەڵێ دایکم و دایکت ئەو شتانە زۆر زەرەر لە ئینسانەیە و دوایە خات و پرۆسەکەشیان فاشلە بێ لەبەر ئەوە کە ڕازی بوو بە بوون و نەبوون ڕازی بوو بە کەسوکاری وجودی ئەو لە دیوار نەهاتۆتە نازدارە ئەو کشەشان لە دیوار نهاتۆتە دەرە زۆر نازدارە لەبەر ئەوە هەردووکیان ئەبێت بە ڕێزەوە ئەگەر کێشەیەکی شیە بوو بە هیچ جۆرێ نەبە ماڵی باوکی کوڕەکە بڵێ نەمە ماڵی باوکی دانیشێت ئەو دەقەیمە جی بڵێ لە دوایە دەرگادا خات و بیری لێ بکاتەوە کە هاتەوە بڵێ گلەی بە ناسکێەوە بڵێ گلەی لێبێ قسەیت کرد بۆ هات پێوتم بۆ هات کرد نەگاتە ئەوەی کرد قسەی نەشیاو کە گەیشتەوە کە ڕێز نەما بەداخەوە زیان زەحمەتە و ژیان نابرێتە سەر ئەوە نەسیحەتی منە بۆ هەموو هاوسەرگیریەکی تازە و کە نقطەیەکی کەس هەیە ئەبێ ئەو دوو کەسە ئەو دوو دڵخوازە ئەو ژن و مێردەی باناو بنین ئەبێ قەناعەتیان هەبێت ئەمە زۆر مهمە بە قەناعەت هەموو شتێکەکرێن دوو هینی چاولێکردن لە خەیاڵیانە نەبێت ئێستا هەمووی نازام چاولێرکەری خەڵکی کوشتویانی بۆ هەموو شتێ چاولێرکەری ئەوەیە هۆی جابوونەوە و هاوتەگیریەکانن کە فەشەلەهێنێ چاولێرکەریە زۆر ڕاستە تا تۆ قەناعەت بکە بەخۆ خوا وای ویستووە بەتەکید یعنی تۆ ئەبێ بەوە ڕازی بی من ئەم حاڵێکی ئێستایتم لەوانەیە بڕوانەکەن کورسیەکم لە ماڵان نەبووە خۆم هەستاوم لەگەڵ ڕەحمەتی سەلاح باڵابەرز بەڵێ ڕۆحی شاد بێ کە برادەری مناڵیمە هەستاین لەو دیکۆرانەی کە هەمان بوو لە تیپەکانمان قەنەپەیەکی بچووک بەقەی ئەمە دروستمان کردووە قماشێکی بەستتمان بەگوێ ئیسپەنج بەخسە یعنی من بۆ قەناعەتم کرد ساڵ من تاقمی مۆبیل بۆ قەناعەتم کردووە بەڵام نابێت تۆ ناوەتیوتمە سەرجە فەرمێنەوەزات یعنی ئەو میوانەی کە یەک بۆ ناوماڵ من و ئەگەر منی بوێت ئەو من کەشم پێ کرد دایکی بە ڕەحمە بێوتی 400 مەتر ئەزی هەیە منیش ئەو شتانە گەنجم نازانم چییە ڕۆژێ لە ڕۆژان هاتووتی ئاش وەرتوی من بەداخەوە شاڵا نەچووینایە بۆ خارج بۆ شەر ڕاستە چوینە دەرەوە وی 500 دیناری ئەوسا زۆر بوو سلفەی زەوات وتی بە مرور ئەیەمەوە بە قستێکی بچوو پێوە دەرنێ پێم ئەغزە بیگەڕێنەوە مافی ئەومە هەرچەنە پێویستم پێ نییە با سەفەرێکی خارجی پێ بکەین دوای ئەوەی کە سەفەرمان کۆوانە زانی وەزعەکەی ئەوە ناگونجێت و پێویستی بەوەیە جیابێتەوە وتی من ئەرزیەکم هەیە وتم بەڕاست وەڵا خۆ دایکی وای وت یەکسەر هەستا کەنتۆرەکەی کردەوە وەرەقەیەکی ڕەشی شانم ئەوەش هەر نازانم تاپۆیە وتی ئەوە بەڵام حیفە شاڵا ئەو 500 دینارم لە دەرەوە سەرف نەکردایە ئێستا من هەمە و نیمە 50 دینار چۆن دەست پێم وتم من ئەو بشتێ نەکرد تەلەبیاتی دایکم بۆ بشتێنی دیرە بردمە بازار کردیمە دەزمایەی نەوزاد 50 دینارەکەی مانگ بەوە هەتا گەیشتە بادلۆ پێڵن دەرگاو پەنجەرە
سلفی عقاری ئەم خانووە کە ئێستا تایە هاوتونەکەم بۆ فرۆشت و بۆم کردەوە یا ئەمە دەستی ئەوە نە ناو ماڵم کرد بەس یەک ژووری نووسنمە بوو وردە وردە تەباخ و سەلاجەوانە هاتم دەرگا و پەنجەریتیان کرێکاریم لەگەڵا کردووە بەخوا تێڵای داناوە لەبەرەوە ئەو چۆڵ بوو چۆڵ بوو ڕاستەیە مانگا و گۆرەکە بەرەڵا و حیوانات هات بۆی مانگایەک نێتە ژوورە دوو تێڵای دانا گەراجم نەبوو سێ مانگ دەناوێ بوو دەرگا نەبوو زۆر ڕاستە گرنگە بۆ کە ئێوە قەناعەتتان هەبوو زۆر ڕاستە یەکتریتان خۆشویستە بەبوون بەڕاستی وایە وایە هاوکاری یەکتری ئەگەر وانە بێت ئەو ژیان نابێت زۆر زۆر ڕاستە من شتێکی ئەوتەم نەماوە تەبعاً ئەم شەو زۆر زۆر خۆشحاڵ بووم یعنی کە لە نزیکەوە ئێوەم بینی کە ئەم گفتوگۆیەمان کرد چاوم ڕم بوویەوە یعنی زۆر شتی جوان لە ئێوە فێر بووم دوو نمونە یعنی دوو هاوسەری نمونەین بەڕاستی خوار تەمەن درێژ بن شتێکی ئەوتەم نەماوە مامۆستاگیان ئەگەر تۆ شتێکت ما بێت خۆش بێ باسی بکەی وەڵا من ئەوەی کە ما بێتن شیوام نەماوە منیش بەڵام مادەم ئاخە پرسیارمان کە پەیوەندی بە ژیانەوەیە نەسیحەتێکی ئەم کوڕکسانە بکەین بە تایبەتی کوڕ چونکە ئەرچی ماڵ و دروستکردنی ماڵ و ژیان لەسەر کوڕەکەیە ئەو کوڕە ئەبێ بزانێت چێکە تەمەڵ نەبێ بە کورتێکی بابڕین ئیشکردن عیب نییە ئیشکردن عیب ناتە هیچ شتێک یعنی تەماعی نەبێ ئەگەر ڕۆژی 5 دیناریان دەدینە 10,000 بابرین ئێستا هەبێ بەشی ناکە ئەبێ بەشی بکات ئەو بەردەوام بێ و ئیشی باشتری دەتەکەوێ وردە وردە وردەورە مەسلەی خۆمان لە پڕە نابێ بە کوڕێ ئەبێ هەوڵ بە واجبی سەرشانەتی کە هەوڵ بە بۆ ئەوەی ماڵ ماڵ پێ بگەێنێ ئەوەی کە ئەو تمۆحی کە هەیەی بهێنێتە دی زۆر ڕاستە زۆر زۆر ڕاستە هیواداری بەختەوەری هەموو خێزانێکیشین ئەگەر بۆ شێوەش بە هەموو بەختەوەرە بن بەتەکید وایە بەتەکید بن و دنیایان بۆ خۆش بێ و هەر لە جەژن و خۆشیان ئامین ئینشەڵڵا خۆشحاڵ بن بە هاتنتان ئێمەش هەروەها بەسەرکردنەوەتان و دەستان خۆش بن و وەراتان زیاد بێ و ئینشەڵڵا ژیانتان بۆ خۆش بێ ئامین ئینشەڵڵا زۆر زۆر سوپاس سەبیحە خانگیان زۆر زۆر سوپاس بۆ مامۆستا نەوزاد مەجید ئەکتەر لەگەڵ سەبیحە خانی هاوسەری بە هەمان شێوە ئەویش ئەکتەر کە ئەمڕۆ دەرگای ماڵەکەیان بۆ ئێمە واڵا کرد و کاتێکی زۆر خۆشمان بەسەر برد هیوادارم هەموو ڕۆژێکتان هەر جەژن و هەموو جەژنێکتان هەر خۆشی و شادی بێت تا بەرنامەیەکی تر هەر شاد بن سواز بۆ هاوکارانم خواتان لەگەڵ بێت.